سەرکوتکردنی توندی خۆپیشاندانی ئاشتیانە لە میانمار و رووسیا و چەند شوێنی تری جیهان تاقیکەرەوەی بەڵێنەکانی بەڕێوەبەرایەتی بایدن بوو کە بەڵێنی دابوو پرسی مافەکانی مرۆڤ بکاتە بەردی بناغەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا. سەرۆک بایدن وابەستەیە بەوەی مافەکانی مرۆڤ بکاتە کرۆکی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ئەو وابەستەیەش لای من و تەواوی وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر بەڕژدی کاری لەسەر دەکرێت. هەندێک لە شارەزایانی بواری مافەکانی مرۆڤ دەڵێن دەربڕینی سەرۆک جۆ بایدن و ئانتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا لەبارەی مافی مرۆڤەوە تەواو جێوازە بەراورد بە بەڕێوەبەرایەتی ترامپ. بەپێی قسەکانی ئەوانە زمانی ڕەخنەکانیان بەرامبەر بە چین بەهۆی سەرکوتی ئۆیغۆرەکانەوە زۆر توند بووە. بەڕێوەبەرایەتی بایدن ئەوەی بەڕوونی خستۆتە ڕوو کە ئەوەی حکوومەتی چین لەگەڵ ئەیگۆرەکان دەیکات بەرچاوە، حکوومەتی ئەمریکاش چاوی لێ ناپۆشێت. ئەمەش وەک بینیمان خەتێکی ڕادیکاڵە بەرامبەر بە چین لەسەر مافەکانی مرۆڤ. لە بەڕێوەبەرایەتی پێشودا گرنگیەکی زۆر بە پێشێلکارەکانی مافی مرۆڤ نەدراوە، جا ئەوە چ لە هەرێمی شینجیانگ بێت یاخۆت لە هۆنگ کۆنگ بوو بێت. شارەزایانی تر ئاماژە بە سەنگی ئەم بەڕێوەبەرایەتیە دەکەن بۆ پرسە جیهانیەکانی مافەکانی مرۆڤ. بینیمان سزاکان لەسەر دادگای تەوالی نێودەوڵەتی لابران، هەروەها یاسای جیهانی دژ بە لەباربردنی منداڵ بۆ مافەکانی ژنان لابرا. ئێمە پشگیریەکی زۆرمان بینیوە بۆ کۆمەڵگای LGBT لە جیهاندا، هەروەها بۆ کۆمەڵگەی مەدەنی. بێگومان پرسی مافی مرۆڤ زۆر باس کراوە، بە تایبەتی لەلایەن تۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکاوە. بەڵام بە ئاماژەدان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هۆڵۆوێنسکی و شارەزایانی تر پێیان وایە هێشتا کارکردنی زیاتر پێویستە لەو بوارەدا. هەندی هەنگاوی هەڵەش هەڵگیراون، هەندێک هەنگاوی کردداری نەوەک تەنها لێدوان لەوانە فرۆشتنی چەک بە میێرنشینە یەکگرتوەکانی عەرەب و مسر و دوو وڵاتی ناسراو بە پێشێلکارەکانی مافی مرۆڤی نەتەوەکانیان، بۆیە هێشتا هەنگاوی زۆرمان ماوە بینین. شارەزایان دەڵێن هەرچەندە گۆڕانی دەربڕینەکان گرنگە، بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی بایدن بەچی شێوەیەک هەڵدەدا بۆ ئەوەی حکوومەتەکانی وەک رووسیا یان چین باجی پێشەلکاریەکانی مافی مرۆڤ بدەن. ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا تۆنی بلینکن دەڵێت ئەوەی بەسەر ئیغۆریەکاندا دێت لە چین جینۆسایدا، ئەمە یەک شتە و هەوڵدانیش بۆ سەپاندنی سزا بەسەر چیندا بۆ ئەو کارانە لە کاتێکدا هەوڵیش دەدات هاوکاری لەگەڵ ئەو وڵاتەدا بکات لەسەر کەش و هەوا و هەروەها ئەو پەتاو کێشانە و بابەتەکانی دیکە. ئەمەش شتێکی ترە. لەگەڵ بەرزبوونەوەی ژمارەی مردنەکان بەهۆی کۆڤیدی-19 لە هێندوستان و وڵاتانی دیکە، شارەزایانی بواری مافەکانی مرۆڤ دەڵێن دابیرکردنی یارمەتی پرسێکی گرنگی دیکەی مافەکانی مرۆڤە و داوا لە ویلایەتە یەکگرتووەکان و وڵاتانی دەوڵەمەندی دیکە دەکەن کە واز لە مافی خاوەندارێتی داهێنان بێن و ڕێگە بە وڵاتانی دیکە بدەن بۆ بەرهەمهێنانی ڤاکسینی کۆڤیدی-19 بۆ خەڵکەکانیان.